لە هەفتەی سێزدەمی خولی نایەبی تۆپی پێی کوردستان یانەی شەقڵاوە لە نێوهاندەران و یاریگای خۆی میوانداری یانەی سەید سادقی کرد. لە گێمی یەکەمی یاریەکە یاریزانانی سەید سادق باشتر دەرکەوتن و چەند جارێک نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 41 یاریزان بەڵێن فایەق توانی گۆڵ یەکەم بۆ یانەی سەید سادق تۆمار بکات و گێمی یەکەم بەو ئەنجامە بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی شەقڵاوە بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامی یاری هاتنەوە نێو یاریگا و چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ و چەند هەلێکی ئاسانی گۆڵکردنیان لەدەستدا. لە خولەکی 77 یاریزان نەشوان محەممەد گۆڵی دووەمی بۆ یانەی سەید سادق تۆمار کرد. یاریەکە لە بەرژەوەندی سەید سادق بە ئەنجامی دوو گۆڵی بێ بەرامبەر بە کۆتا هات. گێم یەکەم تیپەکەی ئێمە زۆر بە خراپی یاری کرد. ئەوە بۆ نافزەلەتر بوون گۆلێکیان کرد. ئەمە نەگەڕاینە ناو کەش و هەوای یارێک هاتە لە گێمی دووەمیش فرسەتی زۆریشمان هەبوو، بەڵام نەمانتوانی تعویز بکەینەوە. خراپ یاریان کرد تیپەکەی ئێماوڕۆ. نازانم هۆکاری سی بووکە لە ناو یاریگای خۆشمان بوو، بەڵام سەید سادق زۆر لە ئێمە باشتر یاریکە خاستن لە گێم یەکەم. گێمی دووەم دەتوانین بڵێن باڵا دەستتر بووین، فرسەتی زۆرمان توان ئالاتی پەنارتیشمان هەبوو، بەڵام ئیدی مۆفەق نەبووین. بەڕاستی شکرانەی دەوێت سوپاس بەخوای گەورە ئێمە توانیمان ئەمڕۆ ئەم سێ خاڵە بە خۆمان دەست لەبەر بکەین. بەڕاستی ئەم سێ خاڵە زۆر گرنگ بوو بۆ ینی وەرشی سەید سادق، چونکە ئێمە سێ خاڵمان وەرگرت، دوایش توانیمان ینی وەرشی شەقڵاوە ڕاگرین. سوپاس بەخوای گەورە توانیمان ئیمڕۆکە ئیشکەین لەسەر نقاتی قوتی ینی وەرشی شەقڵاوە و نقاتی زوعفیان. سوپاس بەخوای گەورە تەکتیکیان زۆر مۆفەق بووین. شکر بخوایم ئەمڕۆ توانیمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. ئەم سێ خاڵە پێشکەشەکەم بە هەموو خەڵکی سەید سادق. شکرخوا توانیمان سێ خاڵەکە بەدەست بێنین و تۆزێ لە ڕێزبەندیا وەزعیەتی خۆمان چاککەینەوە. بەم ئەنجامە یانەی شەقڵاوە لە کۆی 12 یاری خاوەنی 17 خاڵە و لە خانەی چوارەم دێت و یاری داهاتووشی لەگەڵ یانەی پێشمەرگەی هەولێر دەبێت. هەرچی یانەی سەید سادقیشە لە کۆی 12 یاری خاوەنی 17 خاڵە و لە خانەی شەشەم دێت و یاری داهاتووشی لەگەڵ یانەی چوار قوڕنە دەبێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شەقڵاوە.